سەلەگۆنانی سیاسی لە شاری کەرکووک جەخە لەسەر پێویستی تێپەڕانی و دۆخە دەکەنەوە کە لە 2 ئۆکتۆبر لە کەرکووک دروست بووە و بە پێویستی دەزان کێشەکانی کەرکووک بە پێی دەستوری عێراق سەرەسەر بکرێن بۆ ئەوەی بتوانین مافە یاسای و دەستوریەکان بگەڕێینەوە بۆ کوردی کەرکووک ئەبێ لە ڕێگەی ڕێکخراوە دیموکراتیەکان و ڕێکخراوە جەماوەریەکان و سەرجەم ڕێکخراوەکانی حەزبە کوردستانەکانەوە هەمە ئاهەنگ بین بۆ ئەوەی بتوانین فشارێکی بەهێز بخەینە سەر حکوومەت و نەتوانێت پێشێلکاری بکا بەرامبەر نەتەوەی کورد لە کەرکووک. ئێستا ئێمە لە کەرکووک کاوەڕاستی پێویستمان بە برایەتی و یەکڕیزی هەیە بە پشتگوێخستنی بابەتی سیاسی و حزبی بوون. بەڕاستی ئێستا ئەمڕۆ ئەبێ بگەڕێنەوە بۆ یاسا ئەبێ داکۆکی لە مافی تاکەکانی کەرکووک بکەین جا بە گشتی ئەمانە هەمووی هەنگاوی ئەوێ یەکڕیزی ئەوێ هەمووشمان وەکو یەک ئەبێ ئەم ئەرکە لە ئەستۆ بگرین. کەس نابێ لەم بابەتە ڕابکاتە دەرەوە بەڕاستی ئەوەی کە چووەتە دەرەوە یان ئەوەی ئەوێ بڕاتە دەرەوە خەڵکی فەقیری تیا بەجێمێنێ زەرورە لە ئێستاە هەموو لایەنە سیاسیەکان بەگشتی هانی خەڵکی کەرکووک بدەن کە لەم شارە خۆڕاگر بن و بەردەوامی بەکارەکان و بە ئەدای خۆیان بدەن چونکە ئەم شارە ئەبێ بە هەموو لایەنەکان هەموو پێکاتەکان بە تایبەت لایەنە کوردیەکان لە نێوخۆ زۆر یەگرتوو بن بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێن بەڕاستی ئەم قۆناغێکی سەختە زەرورە لەسەر هەموو لایەک هەموو لایەنە سیاسە کوردیەکان کە درک بەو مەسئولیەتە تاریخیە بکەن کە ئەستۆیانە لەمڕۆیە بە بڕای چاودێرێکی سیاسیش بۆ ڕوبەڕبوونەوەی هەر سەرپێچیەک کە دەرەق باڵاتیانی کورد لە کەرکووک پەیڕەو بکرێت پێویستە کورد ڕێچکەی مەدەنی و خەباتی یاسایی بگرێتە بەر ئەمڕۆ پێویستە کورد و حزبە کوردستانیەکان و جەماوەری کوردستان تێکڕا یەکڕیز یەکدەنگ بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی مەدەنیانە شەڕی مافە دەستوریەکانی خۆیان لە چوارچەوەی عێراقدا بکەن پێویستە هەمومان بیرمان نەچێ و نەڕوخین کە ئێمە وەکنەتەوەی کورد لە عێراقدا کۆمەڵێک مافی دەستوریمان هەیە کۆمەڵێک مافان هەیە وەکنەتەوە کۆمەڵێک نوێنەرمان لە بەغدا هەیە تا ئەمڕۆ ئێمە بەشداری سەرێکین لە حکوومەتی عێراق و لە پەرلەمانی عێراق ئێمە لە پرۆسی سیاسی عێراق نەکشاوینەتەوە لەسەرەوە بنەمایە پێویستە لە تەواوی عێراق لە کوردستان بە تایبەتی لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یان ناوچە جێناکۆکەکان کاری خۆمان بە شێوەی جددی بکەین بە یەکدەستی بە یەک هەڵوێستی بە لێخۆشبوون لە هەندێک بەرژەوەندی تایبەتی حزبی خۆمان بۆی بتوانین گەلەکەمان لەم قۆناغە تێپەڕێنین بۆ قۆناغێکی باشتر بۆی بتوانین ئاندەیەکی باشتر لەوەی هەمانە بۆ نەوەکانی داهاتوومان و بۆ جەماوەری خەڵکی کوردستان دەستەبەر بکەین. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن ئەنجامدانی ڕفراندۆم لە کەرکووک کاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە پاشەکشی بە مافەکانی کورد لە کەرکووک کردووە و بوونی بۆشایی داریش لە پۆستی پارێزگار کێشەکانی کوردی بردوۆتە قۆناغێکی ترەوە کە لە بەرژەوەندی ڕەوشی کەرکووکدا نییە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.